لەوەتەی مرۆڤ هەیە مامەڵە و کڕین و فرۆشتن هەبووە، بەڵام لە کۆندا کاڵا بە کاڵا بووە. ئەوەی بەرهەمیان هێناوە و لێیان زیاد بۆ گۆڕیویانەتەوە بەوەی کە پێویستیانە. بەڵام لەو کاتەوەی کە درا و پارە دروست بووە، لە بەرامبەر کاڵا و پێداویستیەکانە ژمار کراوە. ئەوەی لەم مامەڵەدا براوە بووە و کەسانە بوون کە لە ژمارەکاندا زیرەک بوون. من پشتیوان جەلالم، ژیان لە ژمارەتان پێشکەش دەکەم. لە ئاڵلقەی یەکەمی پرۆگرامەکەمدا دەمەوێت بە دوواداچوون بۆ پرسێک بکەم کە پەیوەندی بە ژیانی هەموو تاکەکانی کۆمەڵگاوە هەیە، پەیوەندی بە گیرفانمان، شێوازی ژیانکردنمان و بیرکردنەوەشمان هەیە. ئەویش بە دوواداچوونە بۆ وەڵامی پرسیارێک. پرسیارەکە ئەوەیە: ئایا ئەوەی دەیکڕین ئەوەیە کە پێویستمانە؟ بۆ وەرگرتنی بەشێکی وەڵامی ئەو پرسیارە دەبێت بچمە شوێنێک کە شوێنی یەکگرتنی کڕیاران و پێویستیەکانیانە. ئەوی ژێکێکە لە زنجیرە مارکێتەکانی شاری سلێمانی. لەوێوە دەست دەکەم بە دوواداچوونەکانم. دیار سدیق بەڕێوەبەری چەند لقێکی ئەو زنجیرە مارکێتەیە و چاوڕێمە. دەچمە شوێنی کارەکەی و لەگەڵیدا گفتوگۆ دەکەم بۆ ئەوەی بۆم ڕوون بێتەوە لە نێو ئەو ناوەندانەی هاوڵاتیان پێویستیەکانیان دەکڕن، بەرهەمی ناوخۆمان چەندە و هاوردەکرا و چەندە. دەمەوێت بزانم کام کاڵا و شمەک و بەرهەم زۆرترین خواستیان لەسەر و خەڵکی وەک پێویستی سەرەکی دەیان بینێت. کاک دیار، سوپاس بۆم دەرفەتە. بەرلەوەی بچینە ناو بابەتەکەەوە کە بە دوواداچوونە بۆ پێداویستی سەرێکی خەڵک، با پێشێکی پرسیاری ئەو بکەم: بازار چۆنە، کاروبار چۆنە؟ پاس بەخوا موسێ باشە، بازاڕیش باشە. تا چەند گرنگە ئەم سنتەرانە هەبێت کە خەڵک تایە لە ناوەندێکە هەموو پێداویستیەکانی بکڕێت؟ بۆ ئێستا زۆر گرنگە. خەڵک ئەو کاتی نەماوەکو جاران هەر بچێتە ناو بازار ئایتمەکانێکی لە دوکانە یا شوێنێ بکڕێ. ئێستامە کۆکراوی ئایتمەکانە و ئەوەی چاوپێکەوتنەکەمان بکەین ئۆفیس بۆ بە دوواداچوونی ئەو پرسیاری کە لە پێشێکی ئەم پرۆگرامەیە دەستم پێ کردوەوەی کە خەڵکی کڕێت تا چەند پێویستە بێمە لای بەڕێستان. بۆ پرسیارش دەست پێ یەکەم بەر لەوەی قسە لەسەر پێداویستی سەرێکی بکەین. قسە لەسەرەوە کەم پێم خۆشە شتەکانم بینی لە ناو مارکێتەکەیە. بازارێکی وە کۆمەی ئێوە یاخود با بڵێن لە زنجیرەکانی ئێوە چەند لەو کاڵا و شمەکانە ناوخۆین، بەروبوومی ناوخۆین؟ کۆمەڵە زۆر ئایتمانەیە، چ لە ماست و بڵین بەرچاوی و بەیانیانەکان بێ، چ لە پاکەرەوە بێ، چ لە زەیت و خواردنەکان بێ. کۆمەڵی ئایتمی زۆرمان هەیە. و بۆ پرسیاری ئەوەیش کە کردە سەرەتا کە چی پێویستیە کە کامە زەرورەکانە، عادەتەن خەڵک بێ لە شتە زەرورەکان و بازاڕیەکە هەر جۆری و شکڵی دانانی ناو مارکێتیشەر بەو شێوەیە لە زەرورەکانەوە دەست پێکات بەو شێوەی کاڕوا هەتاوەکو لاوەکیەکان. ئەگەر بەڕێژە پێم بڵێ لە سەتا چەندی نێو مارکێتەکەتان بەروبوومی ناوخۆییە، لە سەتا چەندی بەروبوومی هاوردەکراوە؟ لە ئێستایا زۆربەی بڵین مەوادی بەرچایەکانمان تقریبان لە سەتا چلی ناوخۆیە بێت. باشە، پاکەرەوەکانمان تقریبان لە سەتا 50 بۆ 60 ناوخۆییە. وەکو خواردنیش بزەیتمانەیە و تقریبان ڕۆنیشمانەیە ناوخۆیی. ئەو تەسنیفەی کە ئێوە کردوتانە لە نێو مارکێتە دابەشتان کرۆ بەسەر چەند جۆر ئایتم و خواردەمەنی بێ یا پاکەرەوە بێ؟ تەسنیفەکانتان چۆنە و چەند جۆر کاڵا و شمەکتانەیە لە ناو مارکێتەکە؟ لە ئێستا لە زنجیرە بازاڕەکان ئێمە زیاد لە 15,000 ئایتم هەیە. ئایتمەکان بە پاکەرەوە دانراوە. خواردن، بڵێن خواردن وەکو وشکە باس بکەین، وەکو خواردنەوەکان زایدەن بەرچایەکان لە بەنیەکان و شتی تری وەکو جبس و بسکیت و ئەو شتانشمان هەیە. ئەوەی کە وەکو خواردن و خواردنەوە حسابی بۆ ئەکرێ لە سا چەندی پێداویستیەکانی ناو مارکێتەکەیەوە؟ تقریبان لە 150 بۆ 60 خواردنە.
باقەکەشی خواردن کاڵم خواردن وەکو خواردنی ڕیسی وەکو برنج و ڕۆن و پسکیت و خواردنەوەکانی شەگرێتەوە زایدەن پاکەرەوەکەش تقریبان لە 140 باش ئەکات. چی خواردنێک یاخۆ چی پێداویستیەک لێرە لە نێو مارکێتەکەیەوە پێداویستی سەرێکی خەڵکە کە ئەبێت بەبەردەوام هەتان بێت و خەڵک بەبەردەوامی دێ بۆ کڕینی هەر خۆشمان بە برنج ناسراین یەکە لە ڕیسەکانمان برنج ڕۆن ئەمانە زۆر ڕیسێ دۆشا و زەیت ئەمانە ئەساسەکانی مارکێتە هەنی ئەمانە ڕیسەکانی مارکێتەکە بە بەردەوامی ئەبێ لە مارکێتە هەبێ لە بەرامبەر و کاڵاو شمەکە و شتانی تر هەن کام جۆری زۆر ئاساییە نەبێت بەڵام لە بەرامبەرە وەکو خۆ دوتت ئەگەر برنج نەبێ ڕەنگە خۆپشاندان بکرێ بۆ برنج لە ئێستا ینی پێشتیش ئەوە وتووە ینی پاکەرەوە ئێستا بەقەتی بڵێن هاوتای خواردنەکانە پاکەرەوە بەڵام ئەتوانی بڵێ برنج و خواردنە ڕیسەکان وەکو زەیت و ڕۆن ئەوانە زۆر ڕیسین ئەگە پاکەرەوە نێژ بێ لەوە ئاسایی بێ بەڵام باقیەم خواردنانی خواردنە ڕیسەکان بە بەردەوامی ئەبێ هەبێت هاوڵاتیەک پێویستی بێ شتێکی سەرەکی بکڕێ و بۆ ژیانکردن پێویستە دێ عارەبانەکەی پڕەکا لە چی دانانی مارکێتمان بۆ شێوە داناوە کە خەڵک بێ لە شتە ئەساسەکان ڕیسەکان کە زەروریەتەکان لەوە دەست پێ بکە لە برنج و ڕۆنەوە دەست پێکە پاکەرەوە لە کۆتای ئەچێتە سەر بڵێن پسکیت و جبس و خواردنەوە گازەکان و بەعام خواردنەوەکان ئەگەر تەسنیفی ئەوشمان پێ بڵێ لە نێو مارکێتەکەیە لە ساعت چەندی خۆراک و پێداویستی سەرەکیە لە ساعت چەندی بابەتی جوانکاری و پێداویستی لاوەکیە زۆر احتیمام بە سەرەکیەکانە دێن ینی سەرەکیەکان کە ئەبێت لە مارکێتە بێت تقریبان بڵێم لە 180 بۆ 90 زۆر سەرەکی و ئەساسی خێزانی ینی ئەوەیە کە بۆ بەکاردێنێت با پرسیارێکی ترکەم تۆ زۆر لەگەڵ کڕیارە ڕەنگە بەرکەوتنە هەبێت ئەوەی خەڵکی لای خۆمان دەستی بووە باو ئەی کڕێت واچ و سەلیقەیەکی ڕاستە بۆ شت کڕین لە ئێستا زۆریش زۆر باشە و زۆر تێگەشتوانە دەسەبن بۆ شت ینی ئەوانە بن کە بە کوالیتین ئەوانە دەست بەوانە بن کە بە کوالیتین ینی شتێکی زۆر معقول هەڵەگرن ینی هەروانەیە کە من خۆشم هەڵێگرم و پێشنیاریش زۆر بۆ مشتەرەکانی خۆمانەکەم کە لەگە کوالیتیا بنیانی دایمە هەمانێمە هەموو جۆرێکمانەیە بەڵام دایمە شتە کوالیتەکان مشتەرەکانیشمان زۆر ئەوانن کە تایبەتن کە دێن ڕێک شتە ئەساسەکانە بن شتە تایبەتەکانی ئەوانەی کە کوالیتی زۆر بەرزە خەڵک چی ئەوێت چی وای کردووە خاڵی ڕکابەری بێ لە نێوان ئێوە و ڕکابەرەکانتان کەوا بکەن زۆرترین خەڵک ڕووکاتەیەرە یان ڕکابەرەکانتان دەست بۆ خاڵێک بە زۆرترین خەڵک پەلکێشکە خواستی خەڵک ئێستا چییە؟ ئەوە شێکە بە مەرجەکانە زام زۆر ینی احترام و ڕێزی مشتریە ینی ئەو کڕیارانی کە ڕوو تێکەن من یەکێکەوە لە خاڵە ئەساسەکانە بینم جگە لە هەرزانی لە پێش هەرزانی و لەوەیە خەڵک لەگەڵەوەی مرتاح بێ کە دێت جەوێکی وای بۆ بڕەخسەنی ناو مارکێتەکە بە ئیسراحەتی خۆی بازاڕی خۆی بکە و ئەوەشی هەبێت بۆی ڕەخسا بێت کە هەبێت دەستی کەوێت ئەینکە دێ بازارەکە مێشکی لە شوێنێکی کەنە بێ بڕات هەندێک بازارەکە بباتە شوێنێکی کە بیکاتەمی لەو شوێنە دەست پێ پێکەوە بۆ ئەوەی هەندێک نمونەی خواردن وەرگین لە نێو مارکێت عارەبانەیەکی هاوڵاتی وەرگین بە نمونە لە ناو عارەبانەکەیدا چەندی پێداویستی سەرەکیە چەندی لاوەکیە پێکەوە پێم خۆشە بچینە لای کاشێرەکانتان و چاودێری چەند عارەبانەیەکی کڕیارەکان بکەن. هەڵبەتە لەم بەدووادا چوونەی منە لەم پرۆگرامە پێویستم بەوەیە بزانم ئەو عارەبانەی خەڵک پێداویستی تێدەکا و دەیکڕێ بەدووادا چوونی بۆ بکەین شیکاریکی بۆ بکەین ئەو پێداویستیەی نێو ئەو عارەبانەی چەندی سەرەکیە چەندی بابەتێکی لاوەکیە جا بۆ ئەمە من نمونەی چەند عارەبانەیەک وەرەگرم لەگەڵ مابن بۆ ئەوەی بچینە لای هەندێک هاوڵاتی و نمونەی عارەبانەکانیان وەربگرین شی بکەینەوە بزانم ئەوەی کڕیویانە چەندی پێداویستی سەرەکیە و چەندی لاوەکیە چەندی لاوەکیە بۆ ئەوەی ئەگەر نەشی کڕین ژیان بەردەوامە بێ و چەندی سەرەکیە و دەبێت لە نێو ماڵەکانمانە هەبێ ئەمەش پێویستی بەوەیە سەردانی یاخود
چاودێری عارەبانەی کڕیارەکان بکەین بزانین چیان کڕیوە. ئەوەی کە باسم کرد ئەمە نمونەی عارەبانەی کڕیارێکە کە شتەکانی کڕیوە و هاتۆتە ئەم دیوی کاشێرەکەەوە ژمار کراوە. من ئێستا تەماشای هەندێک لایتمەکانەکەین بۆی بزانین چەندی سەرێکیەوە چەندی بابەتێکە دەتوانێت نەشی کڕێ. ئەوەی کە سەرێکیە لە نێوم عارەبانەدا هەیە برنجێکە کە کڕیوێتی برنج یەکێکە لە پێداویستە سەرێکیەکان و بۆ نمونە ڕەنگە بابەتی چپس و خواردنی منداڵ ئەمانش پێداویستێک بێت سەرێکی نەبێت و هەروەها خواردنی بەیانیان ڕەنگە لە بینی سەرێکی و لاوەکیە نەش بێ لە ماڵەکەیە گرنگجێکی ئەو تۆی نەبێت بەڵام دوجار خواردنێکە بەشێک لە خواردنەکانەوانن کە دەبێ بخورێن و ژیان لەگەڵ ئەو خواردنانەیە بەڕێ دەکەین بەشێکیانەوانن نەخێر دەکرێ نەشی کڕین دەکرێت نەشی خۆی و لە نێوەم بابەتانەیە بابەتی پاککەرەوە هەیە کە ئەمەش بابەتێکی لاوەشیە لە نێوەم عارەبانە دایدەنم. هەندێک بابەتی دیکە هەن وەکو ئەمەی دەستی من ئەمە زیادەیە بۆ خواردن واتە بابەتێکە بۆ چێژبینین لەگەڵ خواردنا بەکاردێک نەک خۆی بابەتی سەرەکی بێت. ئەوەی کە لە نێوەم عارەبانەیە هەر هەندێک وشکەی تایە کە سەرێکیە هەندێک بابەتی تریتایە کە بابەتی لاوەچین بۆ نمونە پێداویستی مەطبەخ و پلاستیک و هەندێکی شت ئەمانە خواردنی سەرێکینی. دەتوانم بڵێم لە نێوەر عارەبانەیە کە دێتە دەرەوە لە هەر مارکێتێک زۆر جار ئەگەر شتێکی زۆری کڕی بێت زیاد لە نیوەی پێداویستی سەرێکیە نزیکی نیوەی ئەو پێداویستیانن کە تەنها دەتوانین بڵێن یا جوانکارین یان لاوەچین نەک سەرێکین بۆ ژیانکردن. من بە دوواداچوونی تەواو بۆم بابەتاکەم و دەچمە لای ئەو کەسانی کە زانیاری و ژمارەیان لایە لەبارەی هاوردە و هەناردەی ئەو بەروبوومانەی لە نێو مارکێتەکانە. ژمارەی مارکێت، سۆپەرمارکێت، هایپەرمارکێت و بازاڕەکانی کڕینی پێداویستی خەڵک لە هەرێمی کوردستان تەنها لای کۆمپانیەکانی دابەشکار هەن چونکە بەشێکی زۆریان با شێوەیەکی فەرمی تۆمار نەکراون بەڵام بە گوێرەی ئەو داتایانی دەستی من کەوتون لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان ژمارەکە بەم جۆرەیە. لە سنووری پارێزگای هەولێر زیاتر لە 3500 لەو ناوەندانە هەن و لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەش ژمارەکە زیاترە لە 2500 شوێن و لە سنووری پارێزگای دووەکیش نزیکەی 1000 مارکێت و سۆپەرمارکێت بوونیان هەیە. گەشتەکەم لێرەدا کۆتایی نایەت بەڵکو دەبێت قوڵترکردنە و پشکنین بۆ ئەم بابەتە بکەم بۆ ئەوەی ورتر لە بابەتی بەرهەمەکانی نێو هەرێمی کوردستان و بازاڕەکان و ئەوەی خەڵک دەیان کڕێت بە دوواداچوون بکەم دەبێت بچمە لای ئەو کەسەی کە ئاگای لە کاڵای خۆراکی هاوردەکرا و هەناردەکراو هەیە ئەویش سەرۆکی یەکێتی هاوردە و هەناردەکارانی هەرێمی کوردستانە. خەڵک ئەو کاڵاوشمەکەی کڕێ تا چەند پێداویستی سەرێکیەوە لە کۆ دێن سەرچاویم کاڵاوشمەکە چییە؟ جامڕۆ لە یەکەتی هاوردە و ناردنکاران لە تۆ باشترمان دەست ناکەوێت و داتایەمان پێ بڵێ بە ژمارە پێمان بڵێ ئەگەر ئەو ژمارانەی لای تۆن و بۆ پرسیارش دەست پێ یەکەم ئەوەی کە خەڵکی کڕێەوە لە نێو بازاڕ و مارکێتەکان و ئەو شوێنانی کە پێداویستی سەرێکی خەڵک دەفرۆشن سەرچاوەکانی کوێن؟ ئێمە ئەو کاڵانەی کە ئەندامانمان ئەهێنە هەرێمی کوردستان بە دەرەجەیەک لە وڵاتە دراوسێکان وەکو وڵاتی تورکیا و وڵاتی جمهوری ئیسلامی ئێران و پاشان وڵاتی سین کە زۆربەی ئەندامانمان سەردامی ئەنی ئەوەیەکەن هەموو کاڵایەک دێنن و ئەنجا وڵاتانی دراوسێ عێراق کە پانتایەکی زۆریان هەیە ئوردن و سووریا. ئەم کاڵانە ئێمە لە وڵاتانە دێنین و لە وڵاتانی تریژ ئەوروپا و خلیج و وڵاتانی ئەندەنووسیا و زۆر لە وڵاتانە ئەندامەکانمان پەیوەندیشی باشیان دروست کردووە و ساڵانە
بڕێکی باش لەو کاڵانە دێنە هەرێمی کوردستان. کاتێک ئەچتە ناو مارکێتێک بازارێکی گەورە کە خەڵک پێداویستی لە یەکڕێ ئەوەی لەوێ ئیبینی هەستەکەی چەندی بەرهەمی ناوخۆی ئەوە چەندی هاوردەکراوە لە وڵاتانەوەی کە باسی کرد. بەڕاستی بەداخەوە ئێمە چەندین ساڵ هەم عێراق و هەمەرێمی کوردستان زیاتر ئەوە لە 30 ساڵە کە ئێمە سەربەخۆیەکی باشمان هەیە و مەجالێکی باش هەیە کە بتوانین کاری تیا بکەین، بەڵام بەداخەوە ئێمە هەر تا ئێستا بەکاربەرین نەبووین بە بەرهەمهێنەر. ئێمە ئەوانەی کەوا بینین لە 195 کاڵا دەرەکیە لە 105 جێگە بەرهەمی خۆماڵی خۆمان بێ، بەڵام ئەوە چەند ساڵێکە تقریبان باش ڕۆشتووە، کارخانەکان تواندراوە. ئەویش بەڕاستی ئێمە کێشێتی هاوردنەوە کاران هەرێمی کوردستان هەوڵمان داوە لە میانەی ئەو گەشتانەمان بۆ کۆنگرە و پێشەنگانی و دەوڵەتیەکان بتوانین هانی کۆمپانیا بیانیەکان بن لەگەڵ کۆمپانیەکانی خۆمان بێن لە هەرێمی کوردستان کارخانە بکەنەوە، کارخانەی استراتیجی جێ دڵخۆشیە، ینی بەرەبەرەوە خەریکە. ئەو ساڵی کە باسی کرد کە بەروبوومی ناوخۆی لە چ بوارێکە بەروبوومی ناوخۆیمان زۆر هەیە؟ بەڵێ ئێمە ئەبینین ئەوانەی کە ئەوە چەند ساڵێکە توانیمانە ئەوە لەگەڵ کۆمپانیا بیانی و کۆمپانیاگە ناوخۆەکانی خۆمان ئەو کارخانانە دابدرێ. کسا کارخانەی چیمەنتۆ ئێمە چیمەنتۆمان پێویست نێدەرەوە، کفایەتی خۆمان و ناردنە دەرەوە بۆ ناو بارەقی شارەکانی عێراقیژە نێرین و شیش و ئاسن هەروەها ئێمە بەرهەمێکی باش بەروبوومی خۆراک و بەنسبەت خۆراکەوە ئێمە بینین شیرەنەمەنیمان هەیە لە 150 ئێمە دابینیەکە بۆ هەرێمی کوردستان و واشی نێرین بۆ پارێزگاکانی عێراق و هەندێ لە کاڵای خواردەمەنی ترک و خواردنەوەی شەربەت و مەسەن بیپسی و ئەمانی کە هەیە ئەمەش کەمیەکی باش و بەرهەم ئەهێنرێ. بەڕاستی ئێمە هەندێک تێبینیمان لەسەرەوە هەیە کەوە ئایا بۆچی ئێمە نەتوانین وەکو وڵاتان کارخانەی استراتیجی دامەزرێنین و ئیمکانێتێکی باشیشمان هەیە بۆی کەوا بتواندرێ. ئەمانە تقریبا هەندێ معقدات ینی دێتە پێشەوە ڕۆتینیات لەسەر ئەوەی کەوا ئەمە تاخیر بووە، بۆیە ئەبوو ئەم زووتر ئێمە ئەمە دروست کرایە ئەم کارخانانەوە ئەم بەرهەمانە بەرهەم بێنرایە و ئەبوو ئێستا ئێمە بەرهەمێکی زۆرمان بەرهەم بنێنرایە من ناردایە دەرەوە. وەلەو هەندێک کارخانەمان هەیە بەرهەمیان هەیە، بەرهەمەکانیان کەم زۆر تقریبان هەندێکە نێرنە دەرەوە، بەڵام زۆر بەکەمی. ئەوە جێی تموحاتی ئێمە نییە، ینی بەو شێوە. کاتێک وەکو سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان ئەچتە ناو مارکێتێک بازارێک بۆ کڕینی پێداویستێک ئەو بەروبوومە زۆرەی هاوردە کراو دەبینیت تا چەند هەست بە ئازارەکەی بۆ ئێمە لە ناو خۆ بەرهەمینایانی؟ ڕاست، ینی سەراحەتەن من کە زۆر تێبینیەکەم ئەم هەموو جهدەژەکەین کەوا بتوانین لە میانی ئەو گەشتانەمان بۆ دەرەوە و هاتنی ئەو وەفدانە لێرە تەرجیعکردنیان و هاندانیان بۆی بێن کارخانە بکەن و ئێمەش لە بازارە بینین زۆربەی بەرهەمەکانی ناو مارکێتەکان و بازار هەمووی ئیدەرەکیە. ئەمە جێی داخە، ینی زۆر متەئەسیرین بەوەی کەوا نەمانتوانیوە تا ئێستا ئێمە وەکو هەرێمێکی بەکاربەر بین بە هەرێمێکی نیمچە هەرێم بەرهەمیە نەریش. بۆیە زۆر دڵگرانی ئێمە، ینی زۆر ئێمە پێمان ناخۆشەکەوە ببینین کاڵای خۆمان لە ناو خۆ ئەو شێوە نییە کەوا بتوانین ئاعتیماد بکەینە سەر کە لە ناو خۆ کیفایەتمان بدا و بینێرینە دەرەوە. بۆیە جێی بەڕاستی دڵگرانیە، ینی کە منەچمە مارکێتێک هەموو کاڵاکان دەرەکیە، بەڵام ئومێد بەخوا ئێمە واز ناهێنین و هەوڵ ئەدەین و حکوومەتیش بەڕاستی ئەبێ بێتە سەر خەت بۆ ئەوی کەوا هەستکا بۆ ئەوی کەوا ئێمە بەرهەمی ناوخۆیمان زۆر کەمە نەگەیشتوینەوە ئاستەی کەوا بتوانین ئێمە بڵین هەرێمێکی بەرهەمیە نەرین. بۆیە پێویستە ئەندێشتەیە حکوومەت ڕەچاوی بکە، بۆیە دەبەرەوە ئەبێ کارخانەکان گرنگیان پێ بدرێ و هەوڵ بدرێ کارخانەی تریش دروست بکرێت و بێتەوەی ئەوەی کەوا بەرهەمەکانمان زیاد بکەین. بۆیە حکوومەت پێم خۆشە لە ڕێگەی تەلەڤیزۆنەکەی بەڕێستانەوە هەندێک وردەکاری هەیە و هەندێک تێبینیمان هەیە ڕەچاو بکرێت تاکو ئێمە هەوڵ بدرێ لە ڕێی کارخانەکانەوە یاخود لە ڕێی کۆمپانیای ناوخۆیەکان و دەرەکیەکان بین بەرهەمێنەر. ئەوەش ئەوەیەکەوە بتوانین وەڕاستی وحدەی کارەبا زۆر گرانە.
هەمووی سکاڵیان لەسەرەوەی کارخانەکان کە وحدەی کارەبا یعنی لە ناو خۆی عێراق زۆر هەرزانترە وەکو لارێمی کوردستان. بۆیە زۆر لە کارخانەکان و خاوەن کارخانەکانی ئێمە تەمەناکەن یانەوانی کە تازەدایان ئەچنە خواروی عێراق لەوێ کارخانەدا مەزرێنن. ئەمە هۆیەکی زۆر سەرەکیە کە کارەبا وحدەی زۆر گرانە. دووەم ڕۆتینیات زۆر هەیە، ینی پێویست ناکات بەڕاستی هەموو ڕۆتینیاتەکە یەکێک کارخانەدانێ، یاخود مەسەلەن هەندێک ئیزافاتی ئەوەی کە ساڵانە پارەیان لێوەرەگیرێ لەوەی کە یعنی باجێکی زۆر و دوا ئەوە مەسەلەن هەندێک ملحقاتی تر هەیە کەوا وەکو ڕۆتینیات ئەمانە شەموویە بێتە هۆگرێک ینی بربەستێک بۆی کارخانەکان نەبێت. بۆیە بەڵام ئێمە کل ئەحوال ئێمە هەوڵ ئەدەین ئینشاءالله بتوانین لە هەم لە ڕێ ئەندامان و هەم ئاسانکاری حکوومەتداری کوردستان وەکو ئینشاءالله ئەو قۆناغە ببڕین بینە قۆناغی ئەوەی کەوا بتوانین بەرهەمهێنەر بین. وەبەرهێنەری گەورە لە هەرێمی کوردستان ڕەنگە تۆ باشتر لە نزیکەوە ئاگاداربی کە خەڵکەیە سەرمایه‌داری گەورەیە. بۆچی زۆر حەزیان لە دانانی کارگە و ئەوەیە کە پارەکانیان بخەنە گەڕ لە شتێک کە پەیوەندی بە بیناسازی و مەسلەی شیش و چیمەنتۆ ئەم بابەتانە هەیە، بۆ کەمترینیان دەسەدەنە بواری خۆراکی، کاڵای خۆراکی کە لە کاتێکە خەڵک ئەمەی زیاتر پێویستە. ئەوە زۆر ڕاستە، یعنی وەرە تێبینی بکەین زۆر بترین وەبەرهێنەر ئێستا لە بواری نیشتەجێبوونە کار دەکات. یعنی ئێمە ئەوەنەی کەوا لە بواری نیشتەجێبوونە کار دەکات لە بواری کارخانە کاری بکردا ئێمە ئابووین بە بەرهەمهێنەر. نیشتەجێبوون ئەوەیەکەوە ئەرزێکی تا ئێستا دراوە تێبێ بێ بەرامبەر، ئەویش هەڵەستێ باڵخانەیەکی گەوری لێ دروستەکە و چەندین شوقەی تایە، یا خۆن ڤیلات دروستەکە بە نرخێک و ئیفرۆشە بە نرخێک. هۆکاری سەرەکی ئەوەیە کە پارەکەی ڕەسەن دەزەکەوێتەوە، غازانجێکی باشەکات و پارەکەی دەست بەجێ وەرەگرێتەوە. ڕەنگە هاوڵاتیەکیش پرسیار بێت لە لای ساڵانە چەند بەروبووم داخلی هەرێمی کوردستان ئەکرێ و ئێوەش ساڵانە داتا کۆکەنەوە و وە کۆنگری ڕۆژنامەوانیتانێ ئەم داتایە ناخەنە ڕوو بە دیاریکراوی لە چ وڵاتێکەوە بەتایبەت وڵاتانی دراوسێکەوتە زۆرترین هاوردەکردنەیە ئاستی کاڵای هاوردەکرا و بە قەبارە چۆنە؟ ئێمە ساڵانە کە داتایەک وەرەگرین بۆی کەوا بتوانین چەندمان هاوردەکردەوە چەندیشمان هەنار دەکردەوە. ساڵی 2024 بەپێی ئەو داتایەکە ئێمە بە دوواداچوونمان بۆ کرد و وەرمانگرت و ڕامانگەیان کە زیاتر لە 25 میلیارد دۆلار کاڵای دەرەکی هاتووەتە هەرێمی کوردستان. بەم شێوەیە وڵاتی جمهوری ئیسلامی ئێران زیاد لە 6 میلیارد، وڵاتی تورکیا زیاد لە 10 میلیارد، وڵاتی سین زیاد لە 5 میلیارد، باقی تریش لە وڵاتانی ئەوروپا و وڵاتانی خلکەندا و وڵاتانی تر هاتووەتە ناو هەرێمی کوردستانەوە. سەبارەت بەو کاڵایانە هیچ دیارە چەندی کاڵای پێویستی سەرەکی و چەندی بابەتی لاوەکی و جوانکاریە؟ بەڕاستی ئێمە لە ساعت 40 خواردەمەنیە کە دێت ناو هەرێمی کوردستانەوە. ئەوانی تریشەنە بە پێی پلای خۆی لە بواری مەسەنجل و بەرگە لە بواری کەرەسی بیناسازی پێداویستی پزیشکیە کە ئەلکترۆنیاتە، ئەمانە هەمووی هەستەوە هەیە، بەڵام زۆرترین کاڵا بە دەرەجە یەک خواردەمەنی هاتووەتە هەرێمی کوردستان. باش ئەگەر بە خەڵک بڵێ بە هاوڵاتیان بڵێ کاتێکە چنە ناو بازاڕێک مارکێتێک بۆ کڕینی پێداویستی لە نێوان بەروبوومی ناوخۆیی بەرهەمی ناوخۆیی لەگەڵ بەرهەمێکی هاوردەکرا و چۆن پیانەڵی کە وەرن هانیان بین ئەمە بکڕە؟ من زۆر پێم باشە هەم لە ڕێی تەلەڤیزیۆنەکەتانەوە هەم زۆر جار باسمان کردووە کە هاوڵاتی وشیار بێ بۆی بتوانێت زیاتر نیشتیمانیەت ڕەچاو بکە بەرەمە خۆماڵەکانی خۆمان زیاتر گرنگی پێ بدرێ، بتواندرێ سەر بکرێتە سەر مەوادە سەر ئەو مادانەی کەوا لە ناوخۆ بەرهەمەهێنرێ. لە چەند ڕوویەکەوە ئێمە توانین گرنگی باشی ئەو بەرهەمانە باس بکەین. یەکێ لەوانەی کەوە هەیە لە ڕووی کوالیتیەوە کەوا فرێشە لای خۆمان بە زووترین کا دەکەوێتە بەردەستی هاوڵاتیان، ئەوە تقریبن لە دەرەکی زۆر باشترە چەند ڕۆژی پێچێ تاکووە تام و چێژەکەشی کەمە بێتەوە و یا خۆت مەسەن کوالیتێکەشی دابەزێ. ئەوەی لە ڕوویەک لە ڕوویەکی ترەوە یعنی ئێمە بەرهەمی خۆماڵی خۆمان ئەگەر هەم بەرهەم بهێندرێ ئەتوانین ئێمە لە دەرەکێکە زیاتر جای بکەینەوە بەوەی کەوە ئەم بەرهەمە خۆماڵی خۆمان هەم کوالیتی هەم نرخ
هەم بتواندرێ مەسەلەن بە زووترین کاتکەوتە بەردەستی واتە ئەتواندرێ هاوڵاتی زیاتر ڕووبکاتە بەرهەمی ناوخۆیی بۆ هاندانی هەم ئەوانی کە بەرهەمێنەری ناوخۆین کە بتوانن زیاتر گرنگی پێ بدرێ و ئەوانیش بتوانن زیاتری بکەن بەرهەمەکانیان کەوا داواکاری زۆری لەسرە بۆیە ئەوە کەوێتە سەر هاوڵاتی خۆشەویستی خۆمان هەر هاوڵاتیەک هەست بکبەوەی کەەوە نیشتیمان پەروەرە ئەبێ بەرەمە خۆماڵەکانی خۆمان جیا بکاتەوە و زیاتر گرنگی بەرەمی خۆماڵی خۆمان بدات بە کورتی پێم بڵێ هەناردەکردن لەگەڵ هاوردەکردن چۆن بەرامبەرن لە سا چەندی ئەوەی هاوردەیەکەین بەرامبەری هەنارداکەین ئێمە بەداخەوەکە باسم کرد هەتا ئێستا ئێمە لە ساەوە پێنجمان بەرهەمی دەرەکیە لە ناو هەرێمی کوردستان لە سا پێنجی بەرهەمی ناوخۆیە ئەوی کە ئەهێنینە دەرەوە لە ئەهێنینە ناوە لە سا پێناوە پێنجە و لە سا پێنجە نێرینە دەرەوە کڕینی پێداویستیەکان لەلایەن هاوڵاتیانەوە کارێکی ڕۆژانەیە بەڵام لێرەدا پرسیارێکی تر دێتە ئاراوە ئەوەی دەیکڕین هەمووی بەکار دەبین یاخود ڕێژەیەکی بەفیڕۆ دەچێت بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارە سەردانی یەکێک لە کۆمپانیەکانی واری کۆکردنەوەی خۆڵ و خاشاک دەکەم و ئەوان ڕۆژانە بەرکەوتنیان لەگەڵ ئەو کاڵا و شمەک و خۆراکانە هەیە کە خەڵکی لێیان زیادە و فەڕێ دەدەن. ئێوە مامەڵەتان لەگەڵ سفرە و خوانی خەڵکایە ئەوەی کە خەڵک ئەیخاتە تەنەکەی خۆڵەوە چەندی پێداویستی خواردنە و لی زیاد بۆ فڕێداوە خواردەمەنی و خاشاکی سلێمانی هەمووی تێکەڵ بۆ لەگەڵ ماڵان و گەڕک و جادە و مەطعەم و ئوتێل و هەموو شوێنە گشتەکان تقریباً لە 150 خاشاکی سلێمانی خۆراکە ئەو خۆراکانەی کە لە مەطعەمەکان دەرەچێت زۆربەشی ناخورێت لە 140-50 سەرفە بێ لە سفرەی مەطعەمەکان زۆری تایە و ماڵانیش خۆراکەکان بە هەمان دەستور ئەکرێتە ناو کیسە و ناو حاویەکانەوە ئەو خۆراک و زبڵ و خاشاکەی یەت بۆ تەمەڕسەعی سلێمانیە بۆ معمەلی ڕسایکردنەکە نزیکەی لە 150 بۆ 50 بەرەو ژوور بەرەو خوار هەیە زۆر جاوترێ ئێمە وەکو هاوڵاتی بەگشتی کاتێک نانەخۆین لەسەر سفرەکە ئەوەی فڕێ دێن لەوە زیاترە کە خواردومانە جامەش پێویستی بە هۆشیاریەکە بۆی خەڵک بزانێ ئەم داتایانە چۆنن تا چەند ئێوە کە مامەڵاکەن ئەم قسەی ڕاستە ئایا خواردن زۆر فڕادرێتە ناو تەنەکەی خۆڵەکان بەتەکی زۆر خۆراکی ماڵان ئەوەی لەسەر سفرەکەی بگرە نیوەی کەمتری ئەچێتە تەنەکەی زبالەکەەوە پێویستە خەڵک چۆن مامەڵ لەگەڵ پێویستە خۆ بە پێی پێویست سفرەکە دابین کات بۆ نمونە لە مەطعەمەکانە داوای شلەیەکەکەی چوارە هێنن هەمووشی فولە ئەگەر کەمی کەنەوە مەطعەمەکان بە پێی پێداویستی ئەو هاوڵاتی کە داواکە سفرەکە بێنن بەس زۆری ئەمێنێتەوە ئەشکرێتە ناو زبالەکەەوە بۆ داوا لە بەلێ شارەوانی سێمانیەکەین ئەگەر ئیمکان ببێت سیاجە بکرێت لە تانجەرۆ مەجای زۆر باشی تایە ئەو سیاجە ئەم سەگە بێلانە و هینانی کە لەسەر جادەکان و کۆڵانەکانی سلێمانی ئەسوڕێنەوە هەم زیانەگەێنن بە مناڵ و هاوڵاتیان و هەم بۆ باری تەندروستیش باش نییە بڵاوبوونەوەی نەخۆشی سیازیشان بۆ بکرێنە ئێوە و لە مەطعەمەکان حاوی تایبەتدان لێ بە شلەمەنیتیانە بێت بکرێتە حاوی و سیارێکی شارەوانی یا لەلایەن ئێمەوە یا لەلایەن شارەوانیەوە تەوزیعکرێ بەسەر ئەو سەگە بێلانانە واتە خواردن ئەمەندە زیادەمێنێتەوە کە بەشی ئاژەڵ و خواردنە بێلانەکانیشکە ئەوە نەفراد زۆر و ئەشتوانرێ ئاوێکیان جۆگەلەیەکیان ئاوێکیان بۆ ڕێک بخرێ کە ئەو ئاوە مادەی تێکرێت بۆ زاوەزێن زۆر نەبوونی زاوەزیەکانیش ئەمەش چارەسەرێکی گرنگە بۆ شار ئەمە لەلایەن شەڵدەرەوە یا لەلایەن شارەوانی سلێمانیەوە کرێت با بێنەوە سەر بابەتی خۆڵ و خاشاکان سلێمانی بە نمونە وەرگرین ڕۆژانە چەند تۆن خۆڵ و خاشاک کۆکرێتەوە چەندێکی مەوادی خۆراکیە لە 800 تەن کەمتر نییە سلێمانی 800 900 تا 1000 تەن ڕۆژانە هەیەی بەبێ ڕۆژانی مناسەبەکان
ڕۆژانی مناسبەکان زیاتر خاشاک زیا و خۆرایشی زیاترە وەک ئیشارەتم پێ لە سا 40 بۆ 50 بەلایەنی کەمەوە ئەو خاشاکەی کەێت بۆ تەمر سەحیەکە یا بۆ مەحەڵتەکە لە سا 40 بۆ 50 خۆراکە کە هیچ سوودێکی نیە لە زیان بۆلەوە. لە کاتی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکانە ئەم هەموو خواردنە بەم جۆرە لە تەنەکە خۆڵەکانە ئێوەی تووشی سەرێشە نەکردو بۆ زۆریش خاشلەکان دەریواش لە کیسەیەکە هەڵێ ڕژێ بەسەر کارمەندەکانە شلەمەنەکانیان زۆر ڕتینە کرێتە علاگە و کرێتە ناو کابسەکە و ینی زۆر هەرچێکی گەورەیە زیادر ئەتوانین بڵین زیادە ڕێوی ئەەکەین خەڵک زیادە ڕێویەکە لە خەسارکردنی خواردن زۆر لە پێویست و لە بواری ئابووریشە زیان بە وڵات دەگەێنێ ئەگە تێبینی بکەی لە کاتی حەسارەکە خۆراکۆم بەم شێوەیە نەبوو ئێستا الحەمدولله وەلەو موچەش نییە و وەزعەکە هەر خاشاک بەردەوام خۆراک بەردەوام زیادە ڕەویەکرێت. ئێوە لە کۆکردنەوە فڕەدانی ئەم خاشاکە معالەجەکردنی ڕیسایکلکردنی بە کورتی پێمان بڵێ پرۆسەکە چۆنە و لەکوێ ئەم معالەجەکرد ناکرێت. ئەم معالەجەیە معمەلێکی ڕسایکلین کە لەلایەن گروپی کۆمپانیەکانی کاکفاڕۆک معمەلێکی داناوە لە تانجەرۆ ڕسایکلی نەکرێت بۆ خاشاکەکەی ورد دەکرێت ئێستاژە چین لە تانجەرۆی بینین و بە تڕێلات نقلێکین بۆ معمەلی گاسن لەوێ لە جاتی نەوتی ڕەش ئەسووتێنرێ. خۆراکەکان چی لێکرێت؟ ئەبینی بە شێواتی سکات بازێکی چادری بەسەر ئەدرێ وشکەکرێتەوە دوای وشکردنەوەکە بەرد و ئاسن و بەعزێشتی تایە وەلەو ئێستا قاقەس و مادەی وەرەق پێویستانە معمەل وەرێگرن نایلۆن وەرەگیرێت ئەلەمنیۆم ئاسنە ڕەبوو مەمەلی گاسن خەڵکێکی زۆر لەم بوارە ئیشەکە لە ناوشانە و لە ناو شوێنەکانە ئەوەی ئەمێنێتەوە ورد دەکرێت ئاڕات بۆ معمەلی گاسن نەجاتی نەوتی ڕەش ئەسووتێن لای معمەلی گاسن چیمەندۆی ئایدی کاکفاڕۆق و کاکفاڕۆق بەڕاستی ئەم شاری لەدەست دووکەڵ و مەشاکیلی سلێمانی بە شێوەیەشی گشتی بەڵام لە سا هەشتا بۆ نەوەی هەل کردووە کە جێگەی ڕێز و تەقدیرە. کەواتە مادام پێشنیازە کرد ئێمەش پێمان باشە بچینەوە شوێنە ببینی و لە ێژ یەک دوو پرسیاری تر مەمێنێ کە گفتوگۆی زیاتری و بابەتە بکەین. لە ناو سلێمانیە چەند کارمەندتانەیە کە ئیشی ئەم لای ئێمە وڵا بە هەمووی ئەگەر داتایەکی نزیک بەخوا هزار کارمەندی زیاتر تایە لە سلێمانیا چەند ئۆتۆمبیل ئیشی ئەوانەی کە خاک و خاشاک کۆکەنەوە زیاتر لە 200 ئۆتۆمبیلی شەکات ئاتەڵەکان دانین 200 ئۆتۆمبیل بەلایەنی کەمەوە اینجا سەیطرە لەسەر سلێمانیەکە و سلێمانیش ئەگەر سەیری راپۆرتەکان بکەیت بە تایبەتی راپۆرتی وەزارەتی تەخدیتی عێراق و تەخدیتی کوردستان پیشانی ئەیە کە یەکەم شارە لە ئاستی عێراقە لە پاک و خاوێنیە خۆی سە چەند کۆمپانیای سەرەکی و ئیشاکەن لە سلێمانی ئێمە لای سلێمانی ئەم لای سلێمانی لە گەراجی تەرمیناڵی سلێمانی نوێ لە تاسوجە بەم لاو ئایدی ئێمە هەتا سەیتەرەکەی عەربەت و ئەو لای سەیتەرەکەشەوە هەدێتەوە بۆ ئیتر بەم لایەشە ڕات لایەکی سلێمانی ئایدی ئەمە بگەڕێنەوە بڵێ ئەو لای سلێمانیش کۆمپانیایەکەیە ئەیکەن تا دوو کۆمپانیا بەسەرێکی ئیشەکەن لە ئەو کۆمپانیا لە سلێمانی ئیشەکە بەسەرێکی
کاک خەلدەوەی لێرە بەڵێ. بە چاوی خۆمان بینیمان خواردن تێکەڵی زبڵ بووە ئەنواع خاشاک و زبڵ و خۆڵ و بەڵێ. خاشاکی لێ تا چەند گرنگە خەڵک لە ماڵەکەی خۆی حاوێ و سەتڵ و شتەکان جیاکاتەوە خۆراک بەڵێ. بەجیا سەتڵ بەجیا ئەمە چۆنەکرێن میکانیزمە خەڵک میکانیزمە لێرە میکانیزمە ناکرێت چونکی ئەبێ حاوەکان جیاکەیتەوە حاوەکانیش پێویستی بە جارە لە ئاستی ئەم وڵاتی خۆمان نەگەوێتەوە ئاستەوە ئاستی ئەوروپا بێ کە بڵێن شوشە جاکرێتەوە و ئاسن و کاغەز و خواردن ئەوەی کە مشکلەیە بەنسبەت ئێرەوە خواردنەکەیە ئەو خواردنەش لە ١40 بۆ 50 تقریبان سلێمانی خۆراکەکانی هەیەەوە ئەو خۆراکە بە هەدەر ئەڕوات بە بەلاش تێکرێت وە سفرەکان دایمە زۆر ئەمێنێتەوە بە تایبەتی مەطعەمەکان چەند شلەیەکدانێ نەسەر مێزەکان زۆرە و خۆراکی ئەکەنە ناو سەبەتەی هینەکە حاویەکانەوە و ئەگەر ئەو خۆراکە شلەمەنەکەی لێ دوور خرێتەوە مەطعەمەکان حاویان بۆ دانرێ و لەلایەن شارەوانی سلێمانیەوە سیاجی بکرێت بۆ ئەم سەگەبێلانە لە منتیقەیە بەتاڵایی زۆرە ئەو خۆراکەی وشکەی بێن لێرە بۆیان تۆزیکرێت و وەشتوانرێ جۆگەلەیەشی ئاویان بۆ هەبێت و مادەی ئەوەشی تێکرێت زاوزێ نەکرێت و چارەسەری ئەم سەگەبێلانانە ئەکرێ لێرێت ئیشە زۆرەکە ئایدی شەڵتەرە کەواتە خەڵک کە خواردن فڕادا پارەیەک خەسارە بێت گرفتی بۆ ئابووری خێزانەکە و ئابووری گشتی شەیە واروها سەرێشەیە بۆ ئێوەش و بۆ ژینگەش کە لێرە خواردنەکە زوخاوێک وەک نەوتی ڕەش دەرەچێت ئەو زوخاوە نەتیجەی ئەو خۆراکانەیە کە لێرە لە ناو زبڵەکان هەیەتە خوارەوە و لە مامەلەی کە ئێستا چوینەوە مامەلی ڕسایکردنەکە چارەسەرێکی باشە بەڵام بەنەڕەتی نییە ئەو ڕۆژانەی مامەل لەشکێت بێ لێرە ڕۆکرێ و کەیسا جەنامتانی بینن دفن کرێ ئێمە بە تەبقات دفنێکی و معمەلیش بازێ جاریش سیاناکرێت هەرە وەستێت بە چارەسەری بەنەڕەت نییە لە ١ بۆ 80 ئەڕوات ئەوەی کە لێرەیە بە خواردن و بابەتەکانی تریشەوە هەمووشی پاری پێدراوە هەمووی پێدراوە میلێنە ئەمەم شێوەیە کە بینین ئەبێ بە خۆڵ و خاشاک بە خۆڵ و خاشاک و دفنەکەشی زۆر تەکالی بکات. لە جیهاندا یەک لە سەرسێی ئەو خواردن و بەروبوومە خۆراکیەی بەرهەم دێت بە فیڕۆ دەچێت و بە فیڕۆ دەدرێت کابڕەکەی زیاترە لە 1 ملیار و 500 ملیۆن تۆن خۆراک. حکوومەت هێرێمی کوردستان مانگانە زیاتر لە 15 ملیار دینار تەرخان دەکا وەکو خەرجی لە ناوبردننی یاخود کۆکردنەوەی خۆڵ و خاشاک کە مانگانە زیاتر لە 200,000 تۆن خۆڵ و خاشاکە کە ڕێژەیەکی زۆری کاڵای خۆراکین. داتاکان لەبارەی خۆڵ و خاشاکی کۆکراوە لە هەرێمی کوردستان بەم جۆرن. لە هەولێر ڕۆژانە زیاتر لە 600 تۆن خۆڵ و خاشاک کۆ دەکرێتەوە و لە سلێمانیش ڕۆژانە 1000 تۆن و لە دهۆکیش ڕۆژانە 500 تۆن و لە هەڵەبجەش 75 تۆن خاشاک کۆ دەکرێتەوە. ئەوەی لێرە دەیبینین فڕێدراون و دەکرێنە ژێرخۆڵە و کاریگەری گەورەیان کردوتە سەر ژینگەکەمان خەڵکی کاتی خۆیان کە قەرەبوو ناکرێتەوە و پارەی گیرفانیان کە بەڕەنجەشانیان پەیدایان کردووە بۆ کڕینی ئەم پێداویستیانە خەرجیان کردوون. لە دەرەنجامی ئەم پرۆگرامم داگەیشتم بەوەی کە ئەوەی هاوڵاتیان دەیکڕن نیوەی ئەوەیە کە پێویستیانە و ئەوی تر لاوەکیە. واروەها ئەوەی لە بازاڕەکاندایە زۆرینەیان هاوردەکراون و ئەوەشی هاوڵاتیان پێیان وایە پێویستی سەرەکیە و دەیکڕن نیوەی بەهەدەر دەچێت و دەکرێتە تەنەکەی زبڵ و خۆڵەکانەوە.